وەتانیەوە عقاراتی دەوڵەت لێرانەیە نووسراوەکانی ئەگاتە لای من ئێستا لە نووسراوەکانی گەشتە دیوانی محافەزەی ئیجراءاتی خۆشم لەگەڵیانەکە بەڵام ئەبێ ئاساواری ئەم نەمێنێت هاتوون بە ناوی تەجاوزەوە لەولاوە بە ناوی دەوڵەتەوە هەر یەکە بە خۆی ئیشی کردووە لەم شارە ئەبێ ئەمە کۆتایی پێبێت بە کوردیەکەی ئەم بەرەڵایە بێ کۆتایی پێبێت دەستخۆش سواس دەکەم ئەوە عەمید فەتاح لێرانەیە خۆی متابعی هەموو بازگەکانەکات ئەو هەند تەسەڕوفاتانی هەندێک جار ئەیبیسین دەترە بێ نەمێنێت خۆیشی ئەوانە خۆشم متابعەکەم کاتشیە دەستخۆش ئەم ساحەیەشیان دروست کرا هەمان مستەسمرە هەمامە برایەتی کردێت هێناو برایەوە دوسێ جارە بە نەزا هەمان وتووە وەستەکانیمان کردووە بەس دیتر خۆتەزانی ئیساکانەوە ئیداری کە تازەی کەرکووک لەگەڵمان هین بووە باشترە و دەعمێکە بۆ ئێمە کە ئەم ساحە تەجاوزان ئەوانش هەمان ڕێی ئێمەیان هەیە ئەم ساحانە نابێ بمێنێ کە دخولی نەمێنێ موظفی گەورک بە خۆی مێنێتەوە ئیشی دەوڵەتە ئیشی ئێمە نییە من وەک بەرهێنا قساکە ئەمانیش بۆ خۆیان نهی وزاری مالیان ئەتوانن بۆ خۆیان ئجراعاتی خۆیانەکەن تەفتیشەکان هەموو شتێ بەس مەجانن نابێ بە تا پارە بوو 300 مەترە لەو بەوابەیەوە داخلە بووی ئەلم بەوابەیەوە دەرەچوی 5,000 تەبێ بدایە ئەشیاکانت دابگرەوە 5,000 بداوەتانە عملەکانە نەوەی لێرێ یعنی تۆ 10,000 لێرە وەرەگیرە 20,000 لێ وەرەگیرە ئەمە 30,000 ئەمە یەچێتە سەر تەماتە و خەیار و پیازۆمی هاوڵاتیانی ڕەشوڕوت ئینەبوو ئەمە تاوە نابێت نەما